خۆشەویستانی گەڕیان میدیا ڕۆژ و ڕۆژگارتان پڕ گوڵ و گوڵزار بێت سڵاو ڕێز بۆیەوە خۆشحاڵم ئەمڕۆ لە بەرنامەیەکی جیاوازتر لەگەڵەوە دەرەکەوم بەرنامەکەمان زیاتر موزیکە لەگەڵ ئوستازێکی موزیک لەگەڵ کابرایەکی هونەرمەندی خاوەن ئەزمون پڕ ئەزمون ئەو ئەگەر لە نەتەوەی ئێمەش نەبێ بەڵام دنیایەک خزمەتی بە شاری سلێمانی کردووە دنیایەک خوێندکار و شاگردی هەیە ئێستا شاگردەکانی کە ئێمە لای خۆمان پێڵەن خوێندکارەکانی ئەوان پێڵەن شاگردەکانی ئەوانش هەر بوون بە ئوستاز یعنی ئەوانە ماشەڵڵا دەست و پەنجە ڕەنگینە دەست و پەنجە زێڕینە ئاغای ئیبراهیمی نەغدیان کە ناسراوە ئێمە کە هات بۆ کوردستان ئێمە ناومەنا مامشێر یعنی مامشێر خۆتان نەزان شێر نیشانەی هێز و توانا و لێهاتوویە مامشێر گیان بەخێر بێت قوربانەوە مەراباتان کەم دەستان خۆشبی بە دووربین و سەوت و هەموو شتێک زانم هەلاکی و سەختە ئیشتان بە هەمووی سولەیمانیە بەرادران خۆشەویستە سولەیمانی هەمە مەرحەباشان دەکەم ئینشاءالله لەشتان ساغ بێ تەک تەکی شەهری سولەیمانی پێم خۆش و عەزیزانە من بەڕاستی شەهری ڕۆشنبیری و شەهری هونەرە لەسەر دەستی تۆش دەورت هەبووە لە پایتەختی ڕۆشنبیری لە شاری هونەر لەبەر ڕۆڵێکی باشت بینیوە چەند ساڵە لە هەموو کۆنسێرتەکانی هونەرمەندانی بەتوانە عەدنان کەریم و هونەرمەندانی بەتوانای نازەمەگە خۆم ناوەکانم تازی کۆنسرت تازی کردم لەگەڵ گروپی سەمفۆنیکی سولەیمانیە دکتۆر عەبدوڵڵا جەمال سگرمە بەڕاستی سەلام بە دکتۆر بەڕاستی هونەرمەندی زۆر بارز 80 کەس و 70 کەس بووین ساڵانی تالاری هونەر بی میکروفۆن یعنی هیچ ئاسفی میکروفۆنی نەبوو بەس سەوتی تەبیعی ئۆریژیناڵ یەکەمین جار ئەوە مۆسیقای ئارامبەخشە موزیکی ئارامبەخش ئەمڕۆ شانازیە بۆ من خانمێکی کوردی ڕۆژهەڵات خانمی مونای موڵایی لەگەڵی ئابەژەنیاری دەف بەژارە خانم گیان بەخێر بێت زۆر خۆشحاڵم جێگەی شانازیە بۆ ئێمە ستۆدیۆکانی گەڕیان جوانتر بوو لەبەرەوەی ئێوە مادەم لەگەڵ مامۆستا ئیبراهیمی نەغدیان دڵنیام بەیەکەوە جوانترین شاکاری هونەری پێشکەشەکەن خۆشەویستانم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ بینەرانمان لە تەلەڤیزۆنی گەڕیانێزی بینەرانمان لە سۆشیال میدیای گەڕیان لە فەیسبوک لە پێیجی فەرمی بیسەرانمان لە ڕادیۆی ئێفێمی گەڕیان 94.1 سڵاو ڕێز بوویەوە بەیەکەوە گوێبیستی یەکەم بەرهەمی ئاغای نەغدیان و خانمی مونای مۆڵاییە بین بۆ ئیبزان ئەو دەست و پەنجە زێڕینانە چیمان پێشکەشەکەن ئاغا جوان من چۆن میکروفۆن بدەمم چ میکروفۆن نییە مناگیانە عەزیزە من کچە خۆم بەڕاستی هونەرمەندی جوان با فکر یعنی با فکرش موسیقا ئاسفێندا بەس دەست و پەنجە دروست ئەما فکر مشکی موسیقایی هەیە من حەزەکەم کە بنامی رادیۆ گەریان باڵێ مامۆسەوانیە گەریان یعنی یەک ریتمێ ریتمی حەوت لەسەر حەزەکەم کە مناگیانم عەزیزم خۆشەویستم ئەو دەست پێکەی با هەفەشت یعنی با گەریان بەس خۆمە گۆڕیم ئێقاکان بەس حەزەکەم ئەو با هەفەشتم دەست پێکە و چیەکە بیکە دیگە تاوە
دەست خۆش بێ بێگومان ڕیتمی گەڕیان تایبەتە بە ناوچەی سنە و لەیلاخ بۆ ڕۆژهەڵات کە نیشانەی کاتی خۆیان ڕیتمە بۆ شادی بەکارە بۆ شایی بەکارێت و هەروە بۆ سەرکەوتن لە جەنگەکانە کاتی خۆی کە لەشکرەکان هێرشیان کردووە و کوردەکان سەرکەوتون لە ناوچەیە بە ڕیتمی حوت هەشت شاییان کردووە و هەڵپەڕیون و هەڵپەرچی تایبەت بەگەڕیان هەیە لەبەرەوە ئێمە زۆر دڵمان بە وشەیە ئەکرێتەوە هەر لەسەر ئەو ئەساسەش ئێمە بۆیە ڕادووی گەڕیانمانەوە گەڕیان کە گەڕیان لەناو قاموسی لەناو ڕەدیفی موسیقای کوردی وشەیە کە تایبەتە بە موزیک هی کوردی زۆر قوربانم ئەبێ بۆ کچ عزیزم منیقەتی من و دوانە مناسب
قوربانە بوو. دەستان خۆش بێت دەست خۆش خانمونە دەست خۆش مام شێریان مام شێر بەڕاستی و نازنەوەی حەڵال کردووە لە کوردستان مام شێر ینی بەڕاستی لە موزیکە بێهاوتایە کەسێکی زۆر بەتوانایە دەست و پەنجەی زێڕینە و ئەو لە کە لە ڕۆژهەڵاتیش بۆ یا بڵین لە وڵاتی ئێران لەناو خۆتەنزان لەناو میلەتی ئێرانە مۆسیقا ئەتوانم بڵم زۆر زۆر لە ئاستێکی باڵایە مۆسیقا لە ئێران بایەخێکی تایبەتی هونەرمەندی زۆر بەتوانە هەیە ئەگەر لە مام شێر بپرسم هەرچەندەگە کوردەکەشی زۆر جارۆک و پێویست نەبێ بەڵام ئەو دەمێکە لە ناو ئێمەیاژی دڵنیامە لە من باش تێگات ئەگەر لەگەڵ هونەرمەندانی ناودار لەگەڵ چێ کارت کردووە لە بەڵێ ئەوانی کە خانەندەکان مەسەن گۆران بێژی بۆ کێ کردووە والله با ئێراجی بەستامی خواعافێکە گۆران بێژی بووم لەرزی بام جانی خۆی ئەس دەستا لەگەر ئەو لەگەل گۆران بژەنە هیتر تیکی دوو جار گەنجایەتی لەگەڵ خانم هایدەیش کردم بەس خۆ گەنج بووم دیگە یعنی عشقم شورم موسیقام هەبوو هەزم کرد بە هایدێ یعنی باوکم معرفی بوون معرفی کرد با خانم همیرا اون گنجایتیم ئەوەنە ئیش کردم بەس دوایی اینا دیکە یەک جار در محلی دانیشتن یعنی گادێ خۆمانی لەگەڵ ئاغای شەهرەمە نازیری یەک جار لەگەڵ ئاغای هۆماینە شەجەریان یەک جار لەگەڵ مامۆستا شەجەریان دانیشتنمان ئیشی موسیقای کردیم بەڵێ موسیقای باش ئاسفەکانی باش ولی موسیقای مامۆستای کەمانم ئەبێ اینجا یادی بیکەم رحمەتی خدا ڕشتو ئوستاد هەیبوڵڵا بەدی ئاسیبی زۆر نۆبانگ و ئاوازدانەر و موسیقاژێنی زۆر یعنی کۆمپۆزەری باش لەگەڵ ئاوازە 10 ساڵ بەردەوام لەگەڵ ئوستاد بەهاری ئاسفی جۆزەی کۆن لەگەڵیشان ئیش کردم بەردەوام بە مامۆستەکان باش ئیش کردم الحەمدولله خۆشحاڵم باس متاسفانە دەرخراب محەممەد رحمەتی خوا ڕشتنەوە ئینشاءڵڵا کە ڕوویشە شاد بێ ڕۆحی و هونەرمەندان نەمرانە شاد بێکە لە ژیانە نەماونک و هایدە و ئوستا شەجەریان و ئەوانی کرد باست کرد ئەوانی تریش تەمەندریێژ بنەک و شارابی نازڕی و هونەرمەندە بەتوانێت بێگومان ئاغای نەغدیان لە خانەوادەیەکی خانەدانی ناودارە لە تاران بەڵام ئەو خۆی لە عشقی خۆی بۆ هونەر لە عشقی خۆی بۆ هونەر ئەوە مەسەن گەڕیدێ هاتووە لێرە خزمەت دەکات و یەک شانازیتری ئەم ئوستازەتان پێ بڵم کە کۆنسرتی هوندەری کوردی بردە ناو تاران ینی یادێکی حەسەن زیرەک کۆنسرتێک بۆ سامان زیرەک لە ناو پایتەختی ئێران لە تاران ئەوەگەر خۆی باسی بکات ساڵی چەند تقریبا 20 ساڵ پیش 20 ساڵ پێش پیشێ باە سامان تەنها کەسی دەزمە کرد نزیک بێت هەرکەکانە مامۆستا زیرەک بوو بەس ئەو بوو اون زمان ئەو اون کاتەکان ئەوە بوو کەس نەبوو نەنی هەبووان بەس بوو تقلید صوت و تقلید حرکت کام بکه براستی سامان واقع خوی یعنی آقای بهمن قبادی مثلا کارگردانی فیلم و سینما هبو دکتر شوکت بود دکتر ادیب بود کنسرت زور گوره بود زور گوره دوای کنسرت لسنیمانیش انجام بله داد بله بله لسنیمانیش کردم بس یه چیز جوانی پی بودم اینجا ابا با پی بودم برنامه بیتاقه کانه فرستیم بیاک مسئولی هنری تقریبا بس ملاشتی بود براستی بس موسیقی نمیزنست گفت آقای نقد این کنسرتی کیه گفتم حسن زیرک دوشته به پرسیاری کردو گفت کبرا کول خورو میگه شیشکان مشروب من بیخون اونجا بیشکنی او چون این اب کنسرت بیکه گفتم کاکا تا خراب تا بیتاقان فرستم تا کنسرتی دوای کردیم این کنسرت خوی هات او ملاکه هات گو او خانه گفت حسن زیرک او بود یعنی ما بس که بیشتر اونجا در خرابه و مثلا کسی کول بخوره یعنی ایمانی نیه وجدانی نیه نه اونجا نیه او هموی هنرمندانی ناودار حسن زیرک معاملی او هنرمندانی مزاری خالقی اما شانازیه که اینشون حسن زیرک تاجی سری یادی بخیز که مامۆستا صابر رسمی کردیم آخرین ایشی من کرد یعنی منو چالاک کردیم جوزه من بو آره ویرم نمیشد نورس کرونا بو فقیره دقیقاً این آقای ابراهیم جان هندیک کومنتات و محمد بکر الله ای آفرین دست خوش انور کردستانی لشاری کلار اوش هنرمندی که دیرینی جنیاری سنتویا الله هر بجین دستان خوش بید شیخ دیاری جنیاری بالابان الاسلاو لبرستان اسلاو لمامۆستا جنیاره بتوانه و که همیشه
گوێیەکانمان پڕەکە لە سۆز و ئاوازی ڕەسەن دەستان خۆش بێت سواز شێخ دیاریجان بێگومان ئەوەی کە ئێوەی بینن مامۆستا ئیبراهیمی نەقدیان پێتان وایە بە ژەنیاری کەمانچەیە کە ئەوان ئێمە پێڵێن جۆزە بەس لای ئەوان کەمانچەیە ئەو ژەنیاری ڤیۆلینە کە کەمانەکە لە ئێمە ژەنیاری تارە ژەنیاری سێتارە و دەنگیشی زۆر خۆشە و ماشەڵڵا ئوستازێکی ئەکادیمی زۆر بەتوانایە لێرە چەندین خوری کردوێتەوە کاکە بەختیاری نەیش سڵاوی نادوڵێ الله الله سلام لك سلامی هەیە بۆ تۆ من حەزەکەم تقریب لەم ئاغای نەقدیام کەم لەبەر خاتری منە جناو خۆی گۆرانی ناڵێت بەس من چەند جار گۆرانیم پێوتووە لە چەندین بۆنەی تایبەت لە کافترەیە کە توری زادەش چەند جار هاوکاری منی کردووە و من ئەوەشتم بیر نەچێت ئەم پیاوە بەڕێزەم هونەرمەندە دیێرینە لە چەندین چالاکی خۆبەخشی ئێمە کۆمەڵی هونەری میلی بەشداری کردووە ئەو هاتۆ بۆ یادی حەمەد جەزای نەمر لەسەر مەزاری حەمەد چەندین مەراسیمی تر لە یادی مام جەلال ڕەوانی شاد بێ بۆ ماوەی یەک هەفتە لەگەڵ من لە ئەو کۆنسێتی کە نامان نابوو شیوەنێک بۆ مام جەلال لەگەڵ ئێمە بەشدار بووە خات و پرژن سعدی بەتوانا و کارمەندی خۆبەخشی گەڕیان میدیاڵە بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم سڵاو بۆ کاکزا و کارمەندان سوپاس محەمەی مەلازادەڵە بژی دەستان خۆش بێ ئەچینە لای دەنگی زوڵاڵی ئاغای نەقدیان کە من پێم خۆشە لەبەر خاتری من یەک دوو بەرهەممان پێشکەش کامڕۆ لەگەڵ مۆسیقا بە هەمرای مۆزیک لەگەڵ خانمی مونای مڵای خانم مونا بۆیە پرسیاری زۆر لێ ناکەم ئەمڕۆ یەکەم یەکتر ناسیرمانە لەگەڵ ئاغای نەقدیان تر نازانم مەگەر نیازی هەیە لە کوردستان بمێنێ لەگەڵ ئاغای نەقدیان کار بکات یا جاری هاتوو چاکەن بەڵێ من شانازیکەم یەک چیز بەسە تعریف نییە خۆی هونەرمەندی غابە شویشان شتی ئاسفی جۆزیە ئینشاءالله بەڕەمێکی با نیماجان دێت یعنی ژنە و مرد بە هەم ئاسف بن و مام سەیرەکەم ئینشاءالله شوش ئاسفی جۆزیە زۆر خۆشحاڵم زۆر خۆشحاڵم هاکنی مامان هەزەکەم ئەگەر ببینە بەڕامەکە من هەزەکەم لێرێ مەرحەبای بکەم بە شوێکەش کوڕی بسیار هونەرمەند هونەردوست هەزەکەم دیسان خوان بیان مناجان و نیماجان بیان خوان ئاسفم من دەنشم سێریکەم زۆر خۆشحاڵە بین هونەرمەندی میلی ئەکرەم هەورامی لە سڵاو ڕێز بۆ ساوی ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزیۆنی گەڕیان بە خێراتنی ئەم میوانە بەڕێزانەکەم زۆر سوپاس کاک ئەکرەم هەورامی ئەچینە لای بەرهەمێک بە دەنگی خۆشی کاک هونەرمەندی دێرین هونەرمەندی پڕ ئەزمون و ناودار و بەناوبانگ ئاغای ئیبراهیمی نەقدیان قوربان شو والله من گۆرانی بەش دێم بە حورمەت هونەر بە موسیقا داواکاری مامۆستا من یەک دانە موسیقایی بیاد مامۆستا شەلەریان خوا عافیکە ئینشاءالله ڕوحی شاد بێ بەس با بزانێ من گۆرانی بەش نییەم بەس بدڵە خۆم بەخوا من جارە تەکریب یەکتریشم ماوە کاتی خۆی یەک مەغامی ئەسفەهانت بۆ من خوێندووە ئەوە بۆ دوای ئەوەش بۆ دوای بگذار تا مقابل روی تو بگذریم بگذار تا مقابل روی تو بگذریم دزدیده در شمایل خوب تو بنگریم دزدیده در شمایل خوب تو بنگریم دل میرود ز دستم دل میرود ز دستم صاحب دلان خدا را دردا که راز پنهان خواهد شود آشکارا
رفتم در میخانه حبیبم رفتم در میخانه حبیبم خوردم دو سه پیمانه خوردم دو سه پیمانه دلبر عزیز شوخ با تمی برخیز و بری زمه که جوان زاده زمه که جوان زاده تو مگر عشق ببره تو مگر عشق ببره حسن و پردیز غمی تو مگر زاده جوانان تو مگر ماه دنیایی دەستان خۆش بێت دەم خۆش مام شێرجیان دەست هیچ خۆش چی. خانە منە تأمل من جناب. سپاس دەکەم ئەوە لەبەر خاتری من ئەوە گۆرانی پێشکەش کرد برای بەڕێز خۆشەویستمان هاوڕێ هەمیشەییمان هاوڕێ دیێریمان ئەمیدێرش سڵاوی نادوڵە سڵاوتان لێ بێت بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم من نازانم چۆن وەسفی مام شێر بکەم بەڕاستی دیارێکی ژەنیارێکی زۆر بەتوانایە دەست و پەنجەی خۆش قربان بێت. خیلی خوش. خاتوبانە عیرفانە ڕستاوتان لێ بێت دەستان خۆش بە سپاس کاگەکرم هەورامیێڵە بژیت مام شێرجان دەنگە نەرزێ دەست و ممنون. پەنجەت خۆش بێت ممنون. ئیبراهیم حەسەن ئەڵێ دەست و پەنجەی مامشێر خۆش بێ هەمیشە سەرکەوتوو بن بانە عیرفان ئەڵە سەرکەوتوو بن هەموو کات زۆر سپاس خاتوبانەجان مام شێرجان جان دل. من زۆر جار خەڵک زیاتر لە چی تۆی ناسیوە ئەگە بیردما بێ بله بله یەکەمین جار بیرم یەکەمین جار والله لون لەناو دوکانەکەی من یەک مدە- پارچە موزیکمان بە کەمانچێ همایون بیرم ناچه لەگەڵ مقام همایون ئەوە ناتوانانی ئە پارچە مازیکە هەمایەنەمان بە جۆزە پێشکەش بکەین. بسر چونکە بەڕاستی ئەو پارچە موزیکە هەمایانە یەک سۆز و یەک هێنی نازانم سۆزێکی وای هەیە لا ئێمە لەگەڵ دڵمانە زۆر ئاشنایە خەڵک زۆر چۆ ناو خەڵکەوانی بەڕ ئەتوانم بڵم زیاتر لە 9 ملیۆن بینەری هەبووە تا ئێستا هەر لەناو بەسەر پێوە یادی بخیر. کەمانەکەش باش نەبوو کەمانچەیەک بوو هەر بۆ تاقیکردنەوە بله، بله، کەمانچێکی چینی بوو ولی براستی اون دکان که اوانه محبت و اوانه هنر و اوانه سپاس. دیار بو اون وجود جنابتان دیار و من براستی لباخته دعواکاری ئەوە شانازیە بۆ من چونکە ئەوە یک شانازیەکی همین زۆر جار گەورەیە. بو بله مقام همایون بو کمانش خراب نمو بنام دست من نبود ڕاستە یه خورده آزار کرد ولی من آسفم بعد دوای یک روز کاکا جرس گفت ما شیرزانی چی کردی گفتم چی کردم گفت ای امان چی کردم گفت والا این برنامه همه سیر کردن است که 200 کس به هفته اول بە یەک هەفتە 200,000 کەس تقریبا بینەری هەبوو جوێی هەر خۆ بەسەر بوو. پێوە لە دوکانەکە آره. ئیترەوە ئێستا زۆر خۆشەویستن آره، حەزەکەم قوربانە. مامشێرەگە بتوانێ بۆمان دووبارە بکاتەوە سوپاسێکم بسر چه من ابي یه نقص نیستم خۆشەویستانەمە بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئێوەی ئازوو خۆشەویست هەست پرسیارێکتان نەبێت لە مامشێر و میوانە بە ڕێزەکان لە خاتومونە ئەتوان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 071 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 071 891 75 75 و یاخۆ ژمارە مۆبایلی کۆڕەک 050 727 85 35 بله مامسا
دەست و پەنجەت خۆش بێ یادی بخیر یادی بەخێر چکە بەڕاستی من ئەو کاتەش مۆسیقاکە لەو جۆرە مۆسیقەیە کە حوزنی تێ مەسەنەن زۆر ئارامبەخشە بەڵام لەگەڵشە مرۆڤ دڵی تەنگ بێسەرەگری يلا يلا خۆشمان بەس هەوادارم کە ئەو هەم بەرسەر هەوم یەکم جار دوکان زۆر ڕاستە یعنی بەرسەر و تەنزیم بوو دەستت خۆش بێ بیرمان بکەم دەستان خۆش بێ بەڕاستی هەر خۆشەویستان بیرەوەریان هەیە لەگەڵ ئەو مۆسیقەیە ئەکرەم هەورامی خۆشەویست دەڵێ نەبێتە مەدح و پیاڵدان کاک جەزاجیان بەڕێز لەلای من ڕۆحی هونەری کوردی سوپاس دەکەم بەڕاستی وەزارەتێکی گەورە و گرانی و ڕۆشنبیری بەقەت ڕۆبعێکی بۆ خزمەت نەکردووە من ڕێزمەیە بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ وەزیری ڕۆشنبیری کە زۆر پیاوێکی تێکۆشەر و زۆر پیاوێکی ڕۆشنبیرە چاوی ماچەکەم وەڵا کاک کرەمجان ئێمەش ناوەستین ئێمە کار و چالاکی خۆمان هەبەردەوامە و ئەوانش هەر بەپێی ئەو قەیرانی کە لە وڵاتەکەمان هەیە پێشتر مامشێر بن و ئەو هاوڕێن جابەجارە دەردەدڵەکەین ئەو ساڵانی کە سەرەتا و هاتە ئێرە کوردستان زۆر گەشە کرد و ئاوادانتر بوو و قەیران نەبوو پارە هەبوو ئیشە بوو کەسابەتە بەس ئێستا بەڕاستی ئێرانیش وایە عراقیش وایە ناوچەکە هەمووی دنیا هەمووی خراپ بووە لە دوای کۆرۆنا ئەوەی تە خراپ بوو ینی بەڕاستی ئەوەی کەماوەتەوە مۆزیکە کە ئارامبەخشە مۆسیقایە کە دڵی خەڵک خۆشەکە کۆنسێت و گۆرانی ئەگەرەوە نەبێت یعنی مەسەلەن خەڵک چی بکات بەڕاستی والله ما مستداول وبين أبين كوكي بيجري براستي من توزي بطاقتهم لبارتي بانك مسؤوليني هنر مسؤوليني هتر والله هاي موسيقى لايبه كس جيان هيك يعني موسيقى وهنر از جيان انسان لايبه كس جيان هيك موسيقى ورزش يعني هاي بس لا اندو يشتي كيف توان انسان رياضه ورزش او توجه زور بكن باورتان نیه کنسرت کردیم نزدیک 2000 کنسرت کرد نزدیک 3000 کرد با کرسی بر قاردلما یعنی پلکانه پلکان دانشتوانه با براسی بی میکروفون جوانه یعنی یک ساز میکروفونی تیانه بو همه جوه گیتن باشه مام شرجان تو سيري ميجوبكا مثلا لكاتي حرب عالمي لكاتي جنگ جهاني او زور دنيا كاول بو هم دنيا ويران بو اي بتوبن لو كاتايا سيمفونيك هذا یک چیزی پیتان بلم ما لكاتي جنگا سيمفونيك یک چیزی پیتان بلم هیتل هم رکورد به شهرکانی مثلا شهرکانی روسیه یعنی اونجا حمله کرد یک شهری بود به نام برلین بعد هاتوت نزدیک شهر مسئول برلین بانک کرد رهبری ارکستر سمفونیک بانک کرد گفت خارجی شهر بیگیرن تا یعنی همه منو بیکشن تو برو وسط میدان بردر کی سرا گروهی 80 90 کس خب میکروفون اشتکان نبود گفت موسیقی بشن که مردم برن برابر دشمن مردم ترس دماغ دانشتن این هات موسیقی اجرا کرد هموی رشدن جنگ و پیروز بان جوان که پیروز بان یعنی اونجا هیتلر شکست خوارد ما مساجان ئێمەش لەم بەشەی کوردستان کاتێک کە ڕزگار بووین لە ئەوەی کە ڕزگاری من بەدەستێنا هەمومان بە سرودەکانی مامۆستا ناسر هەموو هەر حکوم وەکو باسیشمان کرد ئەو ڕیتمی گەڕیان خۆی کاتی خۆی کوردەکان لە جەنگا بەکارێن ینی ئەوە هونەرە بێت لە هەموو جێگەیەک ئامادە بێ ئەگەر کۆرۆنا هەبێت ئەگەر شەڕ هەبێت ئەگەر ناخۆشیە بێ هونەر بەردەوام لەبەرەوە ئوستازیان بەردەوام بە پێویستمان بە یەک مەقامی ئەسفەهانی تۆ هەیە ئەگەر خۆشە بۆمان بخوێنی مەمنونتەوە بەخوا ئەسفەهان زۆر باشە خوێنێ کاکبوران نەزانێت کاکبوران لەگەڵمان بۆ کاکبوران شاید ئەکەوە کە مامشێر مەقامی ئەسفەهان بەدەنگی خۆی زۆر خۆشە و مەقامی ئەسفەهان لای خەڵکی ئێرە باشوور زۆر خۆشەویستە ممنون من داوا لەبوردنەکەم کە گوران بژان لە من تۆڕ نابن بەڵە گورانی بێژ نیم یاخە تۆ دەنگ زۆر خۆشە تۆ ئوستازی منەکو باسم کرد ئوستازی تارە ئوستازی سێتارە ئوستازی کەمانچە و ڤیۆلین و داواکاری جنابتان بۆ هۆرمەتی ڕادیۆگەریان زۆر سپاس
نه دل مفتون نه دل بندی نه جان مدهوش دلخواهی نه بر مژگان من اشکی نه بر لبهایم آهی نه جان بی نصیبم پیامی از دل آرامی نارامی نارامی نه همراهی نه همدردی عاشق شدن ناز کشیدن فایده نداره نداره دیگه دامن آهوده دیدن فایده نداره نداره ای دل دیگه بال و پر نداری داری پیشی یا خبر نداری داری پیر میشی و خبر نداری داری پیر میشی و خبر نداری دیگه ناز کشیدن ناز کشیدن فایده نداره نداره دیگه دنبال آهو دویدن فایده نداره نداره
ولا كنترولشەوە چەپڵە دەستان خۆش بێت دەستان خۆش بێ هەردووتان بە تایبەت ئاغای برامی نەغدیان من بەڕاستی نازم چۆن سپاستان بکەم خۆشەویستان ئەوما بیر نەچێت مامشێر بە درێژایی ساڵ و ڕۆژ و مانگ هەموو ڕۆژێن هەمیشە لێرێ لە سلێمانی نیشتەجێیە ئەو ئامۆزشی هەیە فێربوونی هەیە خولی فێربوونی ئامێری موزیکی بە تایبەتی جۆزە یا کەمانچە لەگەڵ کەمانچە نازانم خولی چی تریش هەیە ستار هەیە و سێتار کەمانچە جارجاری ئودشتی ئەسفم بەس جابجارێ خولی عودیش ئەو خۆی کەسێکی ئەکادیمیە بۆ من خۆم شایەتیەوەیم کەس هەیە لە سەردەستی ئەو دەرچوێنی فێر بۆ لای ئەو ئێستا هێنیم ساویا بیستون ئینشاءالله بارنامێکم بەس تەلەبەم دێت ئەو خانمەکە ئەو کچەی کاک چیز ساویا ئاسفی جۆزیە ئاسفی جۆزێ کۆری کچی کاک بیستون کە مەتئەمی هەیە بەڵێ ئەو زۆر باش بوو ئەوەی چەکە لە خوێندکارە سەرکەوتەکانی و پارچە موزیکێکشی بۆ تەلەڤیزۆن کلیپ کردیم بالێ من دڵنیام ئەوەی کە لای مامشێر فێر ببێت یعنی وەک وایە چوو بێ بۆ وڵاتێکی تر چوو بێ بۆ ئێران لەوێ ئەکادیمی بخوێنێن لێرە باشترەوە لێرێ خۆی ئامادەیە ئێمە جاران ئەچوین بۆ ملێرە ئەچوون بۆ سنە بۆی یەک تۆس فێری تار ببم هەندێک ڕەدی وەربگرم ئێستاوە خۆی ئوستازەکە لێرەیە مامۆستا بەتوانێت لە سلێمانی دانیشێت و دڵنیامەگە خاتو مناش ڕەنگە گەر بێت ئێرە ئەوی شەرخولی فێربوونی دەف بکاتەوە پێشتریش خانمێکی تر بە ناوی سارای تەڵایی هات بەشدار بوو لەگەمانە لە یەک دوو چالاچێ لە نەورۆز ئەو ئێستا لە هەولێر دانیشێ کەسێکی زۆر بەتوانەیە لە دەفا مام شەرجە من هیچم نەماوە تەنها ئەوان سوپاسانەکەم یەک پارچە موزیکمەوە بیکەن بە دیاری بەرنامە کۆتا بەرنامە بەدڵی خۆتان بە ئارەزوی خۆتان من ئەمەیە بە ناوی دەستگای میدیایی گەڕیانەوە سوپاسان بکەم بەخێر بێن خانم گیان تۆ بەخێر بێ بۆ کوردستان بۆ شارەکەی خۆت بۆ سلێمانی و مام شەرجیان تۆش بەخێراتی بۆ گەڕیان من زۆر سپاس دەکەم کە ئامادەبووی لە بەرنامەکەیمان قوربان شما من هەزەکەم یادی بە مامۆستا ماملێ بێ خۆش یەک وسرا ئارامەوە بە ئارامی تاوەکە بە شار دەست پێ کردیم بەس بە ئارامی کوتایکی بە ئارامی هەموو شتەکانی تۆ هەر ئارامیە بەڕاستی ئەچینە لای پارچە موزیکێک بە دەست و پەنجەی ئاغای برامی نەغدیان بەوەش کۆتایی بە بەنامەم ڕۆێنم خواتان لەگەڵ هەموو ڕۆژێکتان پڕ بێ لە ئارامی و خۆشی ماڵتانەوە گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری
ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. داویە هەیە مقامی خاوکن و ئاخری پیریم مقامێکی بانشاخی خاوکری بانشاخیەوەی فەرموکار ئەحمەدیان ئەو مەقامەمانە بۆ لێ بە زەحمەت نەبێت. ئاری بران یاری 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 آری 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 بیمارم آی بیمارم که ملانه دوست از سر دارد
مساجانا شارك تبكى معي عزيزم يا هرا
آخرم زردی خزان خطای پاییزن رنگ زردی خزان خطای پاییزن رنگ زردی کی من کسم آی 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 هر دوری عزیزن هی نواز درگیان دبای بسازی غم نبو شیری بود ببی تخسیرش کسم هایی ارید من گیرم نواز درگیان هاتنا مردوما وراهيتها وياهم لا انا خوش خانه كوتم شوما وانا غوستها بوم بانكي دكتوري كنت مرم بحستم توی بینایی چوهم کاغذ نوسم بالیمم بدلی کی پر لاخ بینم دنگی خلنگاتی نهوایی دلی کستان چی دینم شوی دوت یا تقرادك لا لا بدا استايان جنجوان باكو شيرينا كيجي كروس چه خویتی سپاسی خلاص فين برمبر ياري من عباي كردبر
سامقيان هوالي شيخانك شوشيني ما تخوى ورا سريني
تجنن هالالان كجانشنا مير غلان وي وي مير جينان تقرا تجنن هالالان أرقي بر هيناني تتقدير تخوان ترداكن وردا خلان كتبين الراد موسم دبابت وشم وبان استويد اللالان يركي بن البوهدي ورا ورا فالم هيدا هيجي منو هيجي تو دي برود السم لبهدا هيجي منو هيجي تو دي برود السم لبهدا دي برود السم لبهدا سپاس بۆ ئێوەی خۆشەویست یەک داوام هەیە تا خاتوگەلایەش شوێگەیات ئاغای نەغەدیان ئەو پارچە مۆزیکی لە مغازە